حالك باش شلون باش من ئەمڕۆوەکو خوێندکارێک لە شاری شەمچەماڵەوە هاتووم بۆ بەشداریکردن لە پێشانگای نێودەوڵەتی کتێبدا هاتووم بزانم تا چ کتێبێکی نوێ هاتووە یان ئەو کتێبانەی کە خۆم مەبەستمە دەسم بکەوێت کتێبەکانی من زیاتر لە بواری گەشەپێدانی مرۆییایە بۆی ئەمێد ئەو کتێبانەم دەست بکەوێت لێرە. من ئەمڕۆ لە شوێنێکی زۆر دوورەوە هاتووم تاکو و پێداویستیەکانی خۆم لەم پێشانگای کتێبە بەدەست بێنم کە لە هەندێک شوێن بۆ نمونە من لە شارەکەی خۆم زۆر جا بۆ زۆر کتێب گەڕاوم دەستم نەکەوتووە ئێستا هەموویم کۆ کردوێتەوە هاتووم لە ئیرانە کتێبەکان پێداویستیەکانم بکڕم کە شوێنێکی زۆر باشە بۆ ئەوەی کە ئەمەوێ بەدەستی بێنم لە ئیرانە. سەرراوێ خەڵکەکی زۆر دێ بەس کڕیار کەمە خەڵک کتابی ناخینتەوە پارەکە قەزا و ناحیەکانی منتقی سەنگەسەر و شوان و ئەو منتیقانە هەموو داهاتنی کرد کوچە داهاتن کتابیان بە جملە دەبن ئێستا ئەو سارەکە لەبەر ڕێوبان نییە نەهاتینە ئەو بارانەش تەبی تەسیرێکی زۆری لەسەر کڕیارکردی. اختیارات مامۆستایانەکەین ئەوانەی ئەرکان کێشاوماندوو بوون تاوەکوان بسی باڵە بداتە ئامان. ئەمڕۆ فستیڤاڵی ساڵانەی باخچەکانی منداڵانی خوێندنی کوردیمان ئەنجامدا کە بە پێشەنگای وێنەکێشانی منداڵان بوو 36 باخچەمان هەیە ساڵانە ئەنجامیە دێنێ من پێشەنگە ئەم چالاکیە بەڵام پارەکە لەبەر باری ئەمنی و دوای ڕووداوەکان 16 ئۆکتۆبەر ڕامانگرت بوو بەڵام ئیساڵ بە خۆشحاڵیەوە دەستمان پێکردەوە ئیشەڵا بەردەوامشە بین. مناڵە 5 ساڵەکانمان کە تێکەڵاوە بن لەگەڵ ئەم کۆمەڵگایە زۆر بەهێزە بن زۆر بەتوانا بن شەرمیانە ئەشکێت ئیتر شخصیەتیان باشە بێت ئیتر ئیشەڵا پێشکەوتووە بین. ساڵانە ڕابین بڤکردنەوە بێ پیشانگەها ساڵانەیە کو ژمارەکە زۆر قوتابخانە بەشدار بووە نزیکی 2000 قوتابیە من بەشداری تێدا کردیە کارت هەنێژی همه ڕەنگە یعنی کار دەستینە کورداواری شتی کورداواری ژی تێدا دەکۆ شتێمەی کەلتوری نێ تا بەرزەکردن حتا کاری دەستی تایبەتی شتێکە بن. اف جوره پیشانگهت گلی مفانه بو قطابی حزب هنر هبی چونکی مادام وانا هنر هیت ناف قطابخانه دا لازم اف جوره پیشانگه هبن و چندین پیشانگه دیجی ام حس کن بنا بکرن و بارا پتر اف جوره پیشانگه بنا پالپش بو قطابی کو قطابی پشکداری بکد درس هنر دا و حس هبی سر وانا هنر